سڵاوی خواتانە بێ ئەم کاتتان باش دیارە مەسلەی پرسی کۆچبەران کە تا دێت پرسەکە چڕتر دەبێتەوە یعنی ئەو ڕێکخراوانەی کە لە بواری کۆچبەران کارەکان باز لەوە دەکەن دۆخی کۆچبەرانی بیلاڕوسیا لە دۆخێکی زۆر ناهەمواردایە ڕۆژانە هەواڵی ناخۆش دەبیستین ئەو گەنجانی کە لەوێ لە سەرما ڕق دەبنەوە لە سەرما لە برسا ئەو مناڵانی کە لەوێن ئەو کەسە پیر و بەتەمەن و پەکەوتوانی کە ڕۆشتون ئێستا لە دۆخێکی زۆر ناهەمواردان و بەردەوام هەواڵی ناخۆش دەبیستین بەداخەوە و تاوەکو ئێستا ئەنی نەتواندراوە کارێ بکرێت ئەو کەسانی کە ڕۆشتن بۆ بیلاڕوسیا لەوێشەوە بۆ پۆڵندا لەم سنوورا گیریان خواردوە کارێکیان بۆ بکرێت بۆی کە بگەن بۆ شوێنەی کە خۆیان دەیانە بە هەرشانە وڵاتی ئەڵمانیا ڕزامەندی دەربڕیەوە بۆ وەرگرتنی کۆچبەرانە بەڵام تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی دیکە لە دوای ئەوە نەنجراوە یعنی لەسەر کۆمەڵێک بابەت کە پەیوەندی بە پرسی کۆچبەرانەوە هەیە بە تایبەتی ئەوانی کە ئێستا لەسەر سنووری بیلاڕوسیا پۆڵندان دەمەوێت چەند پرسیارێک ڕاستەی ئاریجەلان بەرپرسی دەستگای لوتکە بۆ کاروباری پەنابەران بکەم بزانین دوایین ڕەوشی پەنابەران چییە لە سنووری بیلاڕوسیا کاگاری سوپاس بۆ جەنابم سواس دەکەم دەمەوێت بەوە دەست پێ بکەم ئایا کۆچبەرانی کە ئێستا لە سنووری پۆڵندا بیلاڕوسیان ئەمڕۆ هیچ خەبەرێکی تازە هەیە لە گوزەرانیان لە هەلومەرجی ژیانیان بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە بەڵە بەداخەوە دیارە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابرد و کۆچکردن لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەگشتی عراقی بەردەوامی هەبووە بەڵام ئەم ساڵ و بە تایبەتی لە سێمانگی ڕابردوو جیاواز لە ساڵان ڕێگەیەکی نوێ و دەواازەیەکی نوێ دۆزراوەتەوە کە ڕێگەی نێوان بیلاڕوسیا بۆ پۆڵندا و بۆ گەشتنی کۆچبەر بە خاچیشێتی ئەوروپا ڕاستە پار و پێرار ئەم ڕێگایە بوونی هەبوو بەڵام ڕێژەی کۆچبەر زۆر زۆر کەم بوو کە لێوە تێپەڕەبوو ئێمە بە حکومی کە دەستگیرەکان پێمانەزانی دیارە لە ماوەی ئەم 2 بۆ 3 هەفتە لێشاوێکی زیاد لە حەد ڕووی لەو سنوورانە کردو بەداخەوە دیارە لە سەرتاسەری بیلاڕوسیا بە پێوزانیاریە ئەتوانم بەڵام نافەرمی چکە فەرمینین ئێمە کاتێتە تاوەکو ئەحسایەکانمان بەدەستەگاتەوە لۆ 6 بۆ 7,000 کۆچبەر لە تاوای بیلاڕوسیا بوونی هەبێت لەسەر سنوورەکان 3 بۆ 4,000 کۆچبەرێکمان هەیە کە بیلاڕوسیا بۆ پۆڵەنداوە هاوکات بیلاڕوسیا بۆ لیتوانیاش بە هەمان شێوە کۆچبەری لێ بۆ لاتڤیاش بە هەمان شێوە بەڵام ڕێژەکانیان زۆر زۆر کەمترە لە ماوەی چەند مانجی ڕابردوو زیاتر لە 2,000 کەسێک خۆیان گەیانە بۆ یەک 2-3 وڵاتە یاگەشتون بۆ خاچیەتی ئەوروپا و تەواوەتی بڵێن بە وڵاتانی ئەڵمانیا و ئیلە ئاخری ئەوەی کە لە ئێستا باسەکرێت زانیاریەکان زۆر دڵخۆشکردنی بۆ کۆچبەر هیچ شتێکی فەرمی ئەو تۆ نییە کە کۆچبەرانە ڕێگەیان پێ بدرێ بە تەواوەتی بچنە ناو داخلیەتی ئەوروپا بنەوە ئەوەی کە هەیە زیاتر فشارەکانیان وڵاتانی ئەوروپا لەسەر بیلاڕوسیا و لەسەر پۆڵندا بۆ بۆی کە و دەواازەیە تێک نشکێنێت دیارە ئەمان ترسیان بەس لەم پۆلە کۆچبەرە نییە بە تەنها بەس لەم ڕێژە کۆچبەرە ترسی ئەوان هەیە لە دوای ئەوە ڕێژێکی بەرچاو لە منتیقانە لە عێراق لە سووریا و لە ئەفغانستان لە وڵاتە عەرەبیەکان ڕوو لە بیلاڕوسیا بکەن و لێ بیانێ خۆیان بگەن بە خاچیەتی شانی زانیاریمان هەیە ئێمە خەڵک ئێستا ینی تکتیان ویزەی بیلاڕوسیا دەبرێت و لە وڵاتانی دیکەی عەرەبیەوە سەفەرەکەن بەڵێ بە دڵنیا دیارە ئەمە دوای ئەو چەند هەنگاوەیە کە حکوومەتی عێراقی و تورکیا گرتیانە بەسەوەی کە کۆچ کەم بکەنەوە بەرەو بەتایبەتی بیلاڕوسیا دیارە هەندێک بەڵە گەشتەکانیان ڕاگرتووە بە دەر لەوە سەفارەت و باڵۆزخانەی لە هەرێمی کوردستان و لە عێراق داخراوە بەڵام لێرەوە لە نووسنگەکانەوە مامەڵە بۆ هاوڵاتیان نەکرێت کە لە دووبەی و لە ئەردەن و لە سووریا هەتا هاوڵاتی توانیوێتی کە خۆی بگەێنە بە بیلاڕوسیا و لێشەوە خۆی بگەێنە بە جەنگەڵەکە بۆ ناو ئەو کۆچبەرانە ئێستا ئەمڕۆ ئەگەر ئاگاداربی دۆخی تەندروستیان چۆنە دوێنە پێما بێ مردن هەبووە ئەمڕۆژ بە هەمان شێوە ینی هیزانێریتانە لەسەر گیانە دەستدانی ئەو کۆچبەرانی ئەمڕۆ کێن و چۆنە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات دۆخ و بارودۆخی ئەو کۆچبەرانە بە گشتیوانی کە لەسەر سنوورن بەرەو خراپی ڕوە بۆ پێی کە پلەی گەرما بە تەواوەتی بەرەو دابەزین چووە و ئەمان برسین و شوێنەکان هیچ گونجا و شیاو نییە ئەوەی کە هەیە چادری هەمووی تەنکتەنکە و جلوبەرگەکانیان وەکو پێویست نییە پێڵا و ئەو بابەتانی کە هەیەە خواردن هەروەکو پێویست نییە بە هەمان شێوە و لەلایەن پۆڵەنداشەوە و یەکێتی ئەوروپاش ڕێگە نەدراوە
لە ماوەی ڕابردووکەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی پەنابەری بتوانن کە هاوکار و هەماهەنگیان بکەن دیارە ئەوان ئامانجیان لەوەیە کە ناچاریان بکەن و گەڕێنەوە بۆ دوا پاشە کشێ بکەن ڕۆژ و بارودۆخەکە خراپە و قوربانی هەبوو لە چەند ڕۆژی ڕابردووە بەداخەوە بە پێ و ئامارانی کە بەدەستێمە گەشتووە لە سەرودە کەس تاوەکو ێسە گیانی لە دەستداوە بەڵام ئەمە بەس عراقینە دیارە هاوڵاتی وڵاتانی دیکەشی تیا بووە وەکو ئەمڕۆ هەتاوەکو ێستا بە شێوکی فەرمی هیچ شتێک نەگەشتووە لێرە و لێوێ بە حکمی دیاری و بەرچاوی ئەو قەزەیە ئەو ڕووداوە ئەو پۆلە کۆز ئەو کۆچبەرانە لەسەر سنوورەکە دیارە ئەنواع وەشکاڵات پەیج و سایت شت بڵاوکاتەوە بەڵام ئێمە بێ بە فەرمی لێەوە پێمان ڕاگەاندریا لەلایەن کەسوکاریانەوە گەر کەسێک حاڵەتێکی زۆر تەواوی هەبێ خوا نەخواستە گیان لە دەست بدا ئەبێ بە شێوکی فەرمی بە ئێمە بەڕاپێنرێ اینجا ئێمە لە ئاماری خۆمانە ئەژمارێکین باشە وەکو دەستگای لوتکە ئێوە توانیتانە نوێنەری خۆتان بنێرن بۆ شوێنەوە لە نزیکەوە ئەگاداری ڕەشیامەدیان نەتانتوانیەوە ئێوەش تا ئێستاوە بەداخەوە ئێمە لە سەررجەم ئەو ڕووداوە نەخوازراوانەوە سەررجەم ئەو لێشاوە کۆچانەی لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕوویداوە ئێمە بە چەندین مانگ پێش ئەوە حکوومەت وەلایەنە پەیوەندیدارەکانمان لێ ئاگادار کردوێتەوە بۆ ئەمەش بۆ سنووری بیلاڕوسیا ئێمە نامە و یاداشتی ناڕزاییمان ئاڕاستی حکوومەتی عراقی کردووە کە هاوکارمان بن ئێمە تیمێکی خۆبەخشە نێرینە ئەو سنوورە ئەو کاتە پێشەوەی کە ئاوا لێشاوەکە بەو شێوازە بێت و هەمووی بچێتە سەر سنوورەکە هاوکاریانە بین لەوەی کە پۆلێکی زۆر لە کۆچبەران لەوێ خوازیارن گەڕێنەوە بۆ وڵاتەکانیان بەڵام هەتاوەکو ئێسەشی لەسەر بێ حکوومەتی عراقی وەڵامی نەداوەتەوە دیارەکەم تەرخەمەکە بۆ ئەوانە گەڕێت بە ئێساشەوە بێت و وەڵامی نەداوەتەوە بۆ زۆرێک لە کارەکانمان پێکەوە هاوکار بووینە لەسەر ئاستی تورکیا ئاستی سوودیا ئاستی وڵاتانی ئەوروپای وڵاتە عەرەبیەکانە لەگەڵ حکوومەتی عراقیە بە تایبەتی لەگەڵ سەفارەت و باڵەرزخانەکانی کاری هاوبەشمان هەبوو بەڵام بۆ ئەمەی بیلاڕوسیا هەتاوەکو ئێستا وەڵامیان نەداوەتەوە کە هاوکار بن لەوانی کە خوازیارن بگەڕێنەوە بۆ وڵات تیمێکی ئێمە بە خۆبەخشی بچێتە ئێوە و هاوکار و هەمانگیان بێ ئەوانی کە خۆیان ناونووس کردو لای ئێمە هاوکاریان بین بەڵام مەرجێکمان ڕاگەیانوە نەک بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان و لەسەر ئاسی نێودەوڵەتی ئێمە داواکارین لە وڵاتانی یەکێتی ئەوروپاوە بە تایبەتی دەستگای کۆچی نێودەوڵەتی کە هاوکاری و قەرەبووی ئەو کەسانە بکرێتەوە کە خوازیارن بە شێوەیەکی ئارەزومەندانە بگەڕێنەوە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان و قەرەبووەکە ئەوەیە دیارە ئەمانە کە ڕۆشتونە بۆ ئەوێ حتمما ماڵیان فرۆشتووە خارمیان فرۆشتێت یاتی ئۆتۆمبیلی فرۆشتووە قەرەبۆکە بە شێوەی مادی بێ قەرەبوویان بکرێتەوە چۆن لە ماوەی ساڵانی ڕابردوو لەلایەن دەستگای کۆچی نێودەوڵەتی و هاوکات حکوومەتی عراقیش بڕیارێکی بوو بڕیاری 262 کە بۆ کولی کۆچبەرێک بە تایبەتی ئەوانی ساڵی پێشنەوەتەکان کە هاتۆ بڕی 4 ملیۆن دینار پاریان پێدان بتوان قەرەبوویەکی مادیان بکەنەوە بەپی ئەو زەرەرانی کە لیان کەوتووە لە بەرووی کە دووبارە بتوانەوە لە کوردستان تێکەڵی کۆمەلگا بنەوە خۆیان سەرقاڵی ژیانی خۆ خەڵک نیگەرانە لە هەڵبەستی حکوومەتی هەرێمی کوردستان پرسیارەکە ئەوەیە مەسەرەن حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند تەنسیقی لەگەڵ حکوومەتی عراق کردو هاتۆتە سەرخەت بۆی کە ئەو کۆچبەرانی و خۆت باسەکەی عراق ئێستا گرفتی بۆ دروستکردن جواب نایەنەوە جواب بنەوە ینی ئەو فشارانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بڵین دەتوانین بڵین کردوێتی یاخودنا بەداخەوە من ئاگاداری پەیوەندی نێوان حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان نیم نازانم ئاستی پەیوەندیەکانیان سەبارەت بە ڕەوشی ئەم کۆچبەرانێکە لە سنووری بیلاڕوسیان چۆنە و چییە ئەوەی کە لە ماوەی ساڵانی ڕابردووش کە بووە لە خولی پێشووتری پارلەمان و با بڵێن ئەنجومەنی وەزیران دیارە سەرۆک و جێگرەکەی هاوکار بوونە بۆ زۆرێک لە ڕووداوە نەخوازراوەکان و لەم کابینێش دیارە بەس جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات بۆ زۆرێک لە ڕووداوە نەخوازراوەکان ڕاستەوخۆ نووسینگەکەی ئەوان هاتوونەتە سەرخەت دیارە زۆری هەبوو پێویستی بە تەکلیفەیەکی زۆر کردووە لە ڕووی مادیوە تەنسیقاتێکی ویستووە چکە ئەم کارانی کەکرێ بۆ کۆچبەر سەرجەمی کاری نێودەوڵەتیە کارێکی لۆکاڵی نییە لەسەر ئاستێکی ناوخۆی تۆ بتوانی بە تەلەفۆنێ جێبەجێکیت هەمووی پێویستی بە ئەوراقاتە پێویستی بۆیە کە سەفارەت و باڵەسخانەکانی عراق وەزارەتی خارجی و وڵاتان بە هەمان شێوە هاوکار و هەماهنگ بن دیارە ئەوانەی کە هەبووە لەسەر ئاستی وڵاتانی دەرەوە خۆمان وەکو ڕێکخراوەکە جێبەجێمان کردووە ئەوەشی کێکەوێتەوە پێویستە بەناو عێراق وەکو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هاوکار و هەماهنگ بۆ بەڵام وەکو سەبارەت بەم تەنسیقاتی نێوانی حکوومەتی عراقی و هەرێم من ئاگادارینی پرسیارم ئەوەیە ئێستا دۆخی ژیانی ئەو کۆچبەرانی کە لەسەر سنوورەکانن وەکو خۆت باسەکەی ئەشکار خراپە بە تایبەتی لە ڕووی تەندروستی و خۆراکەوە بەڵام نەمان بینیانی هەم بلاڕوسیا هەم پۆڵەندا هاوکاریە مادیەکان
هاوکارە مەسەلەن لۆجیکەکان بگەێنن بە ئەوێ بۆی کۆچبەرانە لە مردن ڕزگاریان بێت ینی هۆکاری چیە بەڕایتەوە هێندە بێ باکەن بەرامبەر بەژیانی ئەو کۆچبەرانە کە لەوانەیە ئەگەر وەکو خۆت دەڵێ چابیان نەدرێتەوە یان وەڵامێکیان نەبێت لەوانەیە زۆربەی هەر زۆریان لەسەرمان ڕقنەوە یان لە برسا بمرن بەداخەوە دیارە ئەمەی کە ئەکرێت لە ئێستا دیارە بەس بیلاڕوسیانە بۆ لە ماوەی ساڵانی ڕابردوو وڵاتانی دیکەشە بوون ئەوانی کە دەواازێکی سەرچین بۆ گەیشتنی کۆچبەر بە وڵاتانی ئەوروپا دیارە کۆچبەر و پەنابەریان وەکو کارتێکی فشار لە بەرامبەری وڵاتانی ئەوروپا بەکارهێناوە لە کاتێکا کە داواکاری و داخوازەکانی خۆیان لە ڕووی سیاسی ئابووری هەچێکەوە جێبەجێ نەبوو بێ لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا دەواازەکانیان تۆزە بۆ شلکردون بۆ لە بەری کە کۆچبەر بە لێشاو خۆی کە وڵاتانی ئەوروپایە دیارەمە وەکو کارتێکی فشار بەکاریان هێناوە بۆیە هەتاوەکو ئێسا ئەوێ بە تەواوەتی ڕای گشتی هەموو جیهان بۆ ڕوژێنەکە بڵێەوە تا یەکێتی ئەوروپا دەرگای داخسۆ بە ڕووی ئەم کۆچبەرانە ئەوم کۆچبەرانە ڕۆژ بە ڕۆژ لیان ئەمرێ ڕۆژ بە ڕۆژگیان لە دەسێن بەڵام ئێمە تەواوی بەرپرسیارەتەکە ڕاستی بیلاڕوسیا و پۆڵەندا تەواوی یەکێتی ئەوروپاکەن چکە لە ئێستا لە سنوورەکانی ئەوانن و لە خاچی ئەوانن و پێویستەکە ئاوەڕی بەپەلە و ئاوری جدیان لێ بدرێتەوە بۆ پیکە وەکووتمان پلەکانی گەرما بەرەو خواری هێت و ئەو سنوورە زۆر زۆر ساردە و ئەمانش برسین و تونین و جلوبەرجان بە پێی پێویست نییە ئەو هاوکاریانەشی کە لە ڕاگەیانەکان یا لێرە و لەوێ باس کراوە کە گەیاندراوە پێیان هاوکارەکان هاوکارێکی زۆر زۆر سەرەتایی بووە کە بەدەستیان گەشتووە کاگاری سواز بە جەنابە سواز دەکەم بڵێ دیارە ینی پرسی کۆچبەران ئەوەی کە باز دەکرێت دەوتە لەلایەن هەم وڵاتی بیلاڕوسیا و هەم پۆڵەنداوەکراوە بە پرسێکی سیاسی وەکو کەیسێکی سیاسی وەکو فشارێک بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا بەکاردەهێنرێت بە تایبەتی لەلایەن بیلاڕوسیاوە پێشتیش کە دەرگای کۆچ لە بیلاڕوسیاوە داخرابوو دوایی کە کراوە ئەو لە شاوی کە ڕۆژت دەوترێت سەرەتا ینی سنوورەکان تۆڵ بوون لەلایەن بیلاڕوسیاوە بەڵام دواتر بیلاڕوسیا ئەم کەیسێ وەکو کەیسێکی سیاسی بەکارهێنا بۆیە خەڵکێکی زۆر بەلێشاو ڕویان لەو وڵاتە کرد و ئێستاش بە پێی زانیاریەکانی ئێمە هەم عێراق هەم تورکیا ینی گەشتەکانی بۆ وڵاتی بیلاڕوسیا ڕاگرتووەوە سەفارەت و کۆنسڵخانەکان لەو بارەوە هاتوونەتە سەرخەت بۆی کە ئیجراعاتی یاسایی لەگەڵ کۆنسڵخانەکان یان سەفارەتەکانی بیلاڕوسیا بکرێت بۆی ئەم کۆچەی کە ئێستا هەیە بەلێشاو کە ئێمە ئێستاش زانیاریمان هەیە خەڵک لە شارەکانی کوردستانەوە ئەگەر لە عێراق و تورکیاشەوە نەڕوا دەچێتە شارەکانی وڵاتاکانی دیکەی عەرەبی وەکو ئەردەن و وەکو کاگاری باسیکە سووریا و ینی بەشێک لە وڵاتەکانی دیکە لەوێەوە دەڕۆن بۆ بیلاڕوسیا بۆیە دەوترێت ئەگەر بێت و ئەم کۆچە نایاساییە بەری پێ نەگیرێت کارەساتێکی مرۆیی گەورە لەوانەیە لە نێو کۆچبەرانە ڕوو بدات لەوانەیە خەڵکێکی زیاتر بمرن بە تایبەتی ئێستا کە پلەکانی گەرما دابەزیوە هەم پێداویستی خۆگەرمکردنەوەیان لانیە هەم لە ڕووی پێداویستی خۆراکیەوە لە ماوەی ڕابردوو شابینیمان چەند گەنجێک چەند مناڵێک بەهۆی سەرما و بەهۆی برسێتیەوە بەداخەوە گیانیان لەدەستدا.